بەناوی خۆی بەخشندەی میهرەبان ئێستا کۆبنەوەی سەرۆکوت لە سیاسیەکان بوو لەگەڵ هەیئەی ڕیاسە ئیتیفاق کرا لەسەر سێ مەبدە یەکەمیان کۆبنەوەکان ساعت چەند بن چونکە دەورەی پێشوو مشکلەی نیساب هەبووە بۆیە ئیتیفاقی هەموو سەرۆکوتلەکان وابوو کە لە ساعت 11ەوە کۆبنەوەکانی مەجلیس دەست پێ بکە. ڕۆژێک کۆبنەوە هەیە مەسن لە هەفتەیەکە بێت 4 کۆبنەوە بکرێت لەمانکە 8 کۆبنەوە و هەفتەیەکیش پەرلەمانتاران بگەڕێنەوە بۆ پارێزگاکانیان بۆ متابعی ئیشەکانی پەرلەمان لەو پارێزگایە. ئەمە ئەو دوو مەبدە بوو کە ئیشیان لەسەر کرد. مەبدەی سێهەم لیژنەیەکیان پێگەێنا لە 11 کەس ئەو 11 کەسە سەرپەرشتی پێگەێنانی لیژنە دائیمەکانی پەرلەمانەکە بەوەی کەوە وەزنی هەر کوتلەیەکی سیاسیە هەر پێکاتەیەک لەگەڵ اختصاص و ڕغبەت بۆ بەشداریکردن لەو لیژنایە کە ئەو لیژنە 11 کەسیە بە سەرۆکاتی جێگری یەکەمی پەرلەمان دیراسەیەک ئەکەن لەسەر ئەوەی کەوا لیژنەکان ئایا لە دەورەی پێشوە هەندێک لە لیژنەکان زۆر قەرەباڵغ بوون هەندێک لیژنەی تر قەرەباڵغیان نەبوو بۆی نسابیان بۆ دروست نەبوو بۆیە ئەو لیژنەیان پێگەێنا بۆ ئەوەی لیژنەکان بە کاتی دروست بکرێن تا کاتی تەشکیلی حکوومەت کە حکوومەت تەشکیل کرا و لیژنە کاتیانە بنە لیژنەی دائیمی ئەوە کۆبنەوەی سەرۆکی کوردەکان بوو لە ئێستادا هەمان مناقەشە هێنرێتە ناو کۆبنەوەی پەرلەمان بۆ دەنگدان لەسەر نظامی داخلی عادەتەن نظامی داخلی ئەگە تعدیلاتی تیاکرا بێت تەسووی تەکرێ بەڵام وەکو عورفێکی لێ هاتووە هەموو دەورەیەک ئەبێ ئەو دەورەیە دەنگبا لەسەر ئەو نظام داخلیەی کە هەیەی بۆ ئەوەی بەپێی ئەوە کارەکانی بکە هەندێک کەم و کوڕی هەیە هەندێک پێویست بە تعدیلات هەیە گرفت لە موازنە هەیە موازنەی سێ ساڵی لە دەستورا باز لە موازنەی سەنەویەکە لە قانونی ئیدارەی مالیە باز لە موازنەی سێ ساڵیەکە بۆیە تێکڕای سەرۆکوتلەکان قەناعەتیان وابوو کە ئەو موازنەیە بۆ ماوەی سێ ساڵ شتێکی زۆر هەڵەیە کە ئەبێ ئەو گۆڕانکاری بۆیە ڕەنگە ئاعتماد بکرێتە سەر دەستور کە موازنە ساڵانە ئەبێ دابڕێ و ئەوەی کە لە قانونی ئیدارەی مالیە هەیە یا ئەبێ تعدیل بکرێ یا ئیش بەو هینە ناکرێت چکەوە مخالفەی دەستورە.